هەموو شتێک لە ژیاندا ئەسڵی هەیە و ڕووکەشکراوی هەیە کە پێی دەوترێت تەقلیدە. ئەمڕۆ لە هەموو کەلوپەلەکاندا شەریکەکان کۆمپانیاکان دەنووسن ئاگاداری ڕووکەشکراوەکەی بە. ئەم بابەتەی ئێمە ئەم ئەسڵە لە هەمان شکڵ و شێوە لە هەمان ڕنگ وریابە ئەی کڕیار نەخەڵەت تێندرەی نەتخەڵەتێنن. ئەو شتەی ئێمە کە نیشانت دەدەین ئەمە ئەسڵەکەیەتی، ئەمە چەند نیشانەیەکی تایبەتی هەیە، بەڵام ڕووکەشکراوەکەی تەقلید کراوەکەی کە بە کەڵک نایە لەسەر هەمان ڕنگ و شێوە دروست کراوە، جار هەیە لە نووسینەکەیدا یەک پیتی فەرقە. تۆ ئەگەر زۆر وریانەبی زۆر بە وردی نەیخوێنیتەوە ئەم ئەسڵە و ئەم ڕووکەشت بووە لە یەک نابێتەوە. جار هەیە پیتەکانیشیان هەمووی وەکو یەکە لە یەک شتی بچووکدا بۆ ئەوەی یاسا نەیگرێتەوە و غەرامە نەکرێ شەریکەکەی پێدا نەخرێ هەمان شکڵ دروستی دەکاتەوە، بەڵام یەک شتی بچووکی فەرقە. بەڵام ئەمەیان کە تەقلیدە، ئەمەیان کە ڕووکەش کراوە، ئەمەشیان کە ئەسڵیە زۆر زۆریان فەرقە. ئەمەیان بە کەڵک نایە، بەڵام ئەمەیان بە نرخە، ئەمەیان سوودی لێ دەبینی. ئەمە پارەکەشت دەڕوە ماوەیەکی کەم سوودی لێ دەبینی و دوایی بە هەدەر دەچێ و تێک دەچێت. بۆیە لە هەموو شتێکە ئەسڵەکان ناوەڕۆکیان ناواخنیان پاکە. خەڵکی بەگشتی عەوداڵی شتی ئەسڵیە، بەڵام ئەوەی تری وەکو ئاسنێک وایە، وەکو زەردکەیەک وایە کە زێڕکەفت کرابێ، توێژاڵێکی بە زێڕ داپۆشرابێ، لەگەڵ ئەم زێڕەدا سەیریان دەکەی دەڵی هیچ فەرقی نییە، بەڵام زێڕەنگری ئەسڵی دەیناسێ. هەر کە دەستی لێدا هەر کە کێشای بۆی دەردەکەوێن نەخێر، ئەمەیان زەردکەیە و ڕووکەش کراوە، ئەوەشیان زێڕی ئەسڵیە. ئەم دوانە وەکو یەک نین، ئەمەیان بێ نرخە، ئەمەیان زۆر بەهادار و بە نرخە. ئێمەش لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا خەڵکی بەگشتی بە ڕۆژوو بوون، ئەلحەمدولیلا. ئینشا ئەڵڵا سوپاس بۆ خوای پەروەردگار وا دەبینین کە ئەوەی بە ڕۆژوو بوو بێ هەمووی لەبەر خاتی خوای پەروەردگارە. بەڵام بە دڵنیاییەوە هەشمانە دینداریەکی ئەسڵی کردووە لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا. هەشمانە دینداریەکەی ڕووکەش کراوە، ڕۆژوەکەی گرتووە، هاتۆشتە مزگەوت، بەڵام ڕەفتار و کردارەکانی بەداخەوە بەرهەم و ڕنگدانەوەی ڕۆژوەکەی نییە. بەخوا و کردوانەی کە لە کاک فڵان کەس و دادە فڵان کەس دەبیندرێ ئەبوایە لە ئەهلی ڕۆژەوە نەبیندرایە. بەڕێزان، ئەبوایە ئەمە کردداری ئەهلی مزگەوت نەبوویایە. بۆیە دینداری خواناسی لە کۆتایی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا دەبێتە دوو بەشەوە. بەشێک کە خوا ڕەحممان پێ بکە ئێمە لەگەڵ جەنابتاندا بینەرانی ئەم زنجیرە باسی یادەش هەمومان لەم جۆری یەکەمە بین کە دیندارێکی ئەسڵ بین. خوا پەناماندا خوا ڕەحممان پێ بکە لە گوناهمان خۆش بێ و بمان پارێزە لەوەی کە لە جۆری دووەم بین کە پێی دەوترێت دینداری ڕووکەش، دیندارێک کە تەنها نوێژ و ڕۆژوویەکی تەقلیدی دەکات. چاو لێکەرانە لە باب و باپیرەوە فێر بووە، مانگی ڕەمەزانە پاشێ و بەربانگ دەکا، بەڵام بەداخەوە لە تەواوی ئەو ڕۆژەدا زمانی لە وشەیەکی خراپ نەپاراستووە. غەیبەتی هەروە خۆی بووە، بوختانکردنەکەی هەروە خۆی بووە، سۆشیال میدیا و فەیسبوک و کۆمنتی ئەملاولا بەلاشەکەی بوختان بۆ خەڵکردنەکەی، ئازاردانی دڵی خەڵکەکەی، گاڵتەکردن بەم و بەوەکەی هەمووی هەروەکو خۆیەتی. ئەمە تەقلیدیە بەداخەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاری لێکرا مەل ئیسلام. عەمری کوڕی عەبەسە ئەم پرسیاری لە پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم. دەفەرمێ پرسیارم لێ کرد مەل ئیسلام، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیسلام چییە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی بنەماکانی ئیسلامی بۆ نەکرد. بفەرمێ ئیسلام بریتە لە نوێژ، لە ڕۆژوو، لە زەکات، لە حەجی ماڵی خوا. سەرەتاکەشی کە دەچێ ناو ئیسلامەوە بە شایەتمان. ئەمە بنەماکانی ئیسلامن. پێغەمبەر صلی الله عليه وسلم تێگەیشتووە ئەم سەحابە ئەم عەمری کوڕی عەبەسە باسی ئەوەی بۆ دەکا، باسی ئەوەی لێ دەپرسێ ئیسلامەتی بێجگە لە نوێژ و ڕۆژوەکەی و زەکاتەکەی و حەجەکەی چیترە، ئەخلاقیاتەکەی چییە، ئەخلاقی ئیسلام چییە؟ فەرمووی طیب الکەلام و ئیطعام الطعام، زمانی شیرین، قسەی شیرین،
قسەی جوان، قسەی بۆن خۆش، بڕواتان هەبێ قسەی وا هەیە بۆنی گوڵاوی لێدێ، قسەی وا هەیە هەندە جوانە ئەڵی گوڵاڵە سوورەی بەهاریە، قسەی وا هەیە دڵت دەکاتەوە. طیب الکەلام شیرینە، هەر کە گوێیەکانت گوێیان لەو وشە شیرینانە دەبێ هەست بە ئارامی دەکەن. گوێ بڕێزان قسەی خۆش و ناخۆش لێک دەکاتەوە، هەست بە شیرینی قسەکە دەکات، گوێ هەست بە شیرینیەکەی دەکات. مرۆڤ حەز دەکات دووبارەی کاتەوە، جارێک کرد دووبارەی کاتەوە، جارێکی گوێی لەم قسەیە بێتەوە. بۆیە هەر کەسێک خاوەنی یەکەم سیفەت بێت کە طیب الکەلامە، ئەوە موسڵمانێکی ڕاستەقینەیە. وشەی جوان لە دەمی دێتە دەرەوە، وشەی بۆن خۆش لە دەمی دێتە دەرەوە، وشەی گوڵ ئاسا لە دەمی دێتە دەرەوە، وشەی سوڵح و سەلاحەت لە دەمی دێتە دەرەوە.